بینەرانی ئەزیزی بەکراوەیی ئەم کاتتان باش بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە پرسێک کە زۆر گرنگە لە سەرەتای ساڵەوە گفتوگۆی لەبارەوە بکرێت ئەوەیش پلاندانانە زۆر جار دەبیستین کە حکوومەتی هەرێم حکوومەتێکی بێپلانە ئەم بۆچوونە لە چیەوە سەرچاوی گرتووە و تا چەندە ڕاستە لەم بەرنمەیەدا وەڵامی کۆمەڵێک پرسیار وەردەگرینەوە سەبارەت بە گرنگی پلاندانان ئەمەش لاڕێی خستنەڕۆی چەند پرسیارێکەوە لەوانە ئایا حکوومەتی هەرێم و پارلەمانی کوردستان بە پلان کار دەکەن ئایا وەزارەتەکان پلانیان هەیە پلانەکانی حکوومەت بۆ گەنجان و خوێندکارە تازە دەرچووەکان و بۆ بێکاری و کرێنشینان و خاوەن پێداویستیە تایبەتەکان چین ئایا هاوڵاتیانی هەرێمی کوردستان مافی خۆیان نییە بپرسن دوای هەموو هەڕەشەیی حکوومەتی هەرێم گەر بەغدا پەیوەندی پچڕاند و بودجەی بڕی بەرپرسانی ئەم هەرێمە چ پلانێکی ستراتیژی و دوورمەودایان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە دەوترێت هێشتا هیچ نەبووە بانکەکانمان پارەیان تیادا نەماوە و موچەش دوا دەکەوێت ئایا پلانی حکوومەتی هەرێم چییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە کە هێشتا لە سەرەتای ساڵی نوێداین لەم بەرنمەیەدا چەندین تەوەری دیکەی پەیوەنددار تاوتوێ دەکەین بەڵێ بینەرانی عزیز بۆ ئەم بەرنمەیە میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە دکتۆر ئاراز حەسێن دارتاژ دکتۆرا لە بواری ئابووری میوانی دووهەممان سۆز عەبدولقادر سەرۆکی لیژنەی پلاندانان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەخێربێن هەروەها ئەحمەد تاهیر شارەزا لە بواری پلاندانان و کشتوکاڵ بەخێربێن بەڵێ میوانی چوارەمیشمان شێر کۆجەودەت شارەزا لە پلانی استراتیژی بەخێراتنی هەموو لایەکتانەکەم و بەخێراتنی ئەو میوانە ئەزیزانە شەکەم بەڵێ بینەرانی ئەزیز وەکو دەزانین ئەمە یەکەمین بەرنامەی بەکراوەیە لە سەرەتای ساڵی نوێدا بۆیە لێرەوە دەمەوێت شتێک بخەمەڕوو کە ئێمە هەمیشە ڕوبەڕووی دەبینەوە ئەویش ئەوەیە کە پەیوەندی دەکەین بەلایەنە پەیوەندیدارەکانەوە بۆ ئەو تەوەرانەی کە باسی دەکەنین دوای خێنە ڕوو بەڵام بۆ نمونە بۆ ئەم بەرنامەیە ئەمە پەیوەندیمان کردووە بە وەزارەتی پلاندانانەوە نەک ئامادە نەبوون کە کەسێک بنێرن بۆ بەرنامەکە بەڵکو وەڵامی پەیوەندیەکانیشمان نادەنەوە بۆیە هیوادارین کە ئەوان ئەو بەرپرسانەی یاخود ئەو کەسانەی کە پەیوەنددارن بە تەوەرەکانەوە حزوریان هەبێت و ئامادە بن لەو بەرنامانەی ئێمە باسی دەکەین چونکە لە کۆتاییدا وڵاتیان و بینەرانیش مافی ئەوەیان هەیە دەستیان بە زانیاریەکان بگات لە زمانی بەرپرسانەوە دکتۆر دووبارە بەخێر بێت و سەرەتا دێمە لای تۆ دەمەوێت بزانم پلان چییە و گرنگی پلاندانان چییە ڕاستیدا بە شێوەیەکی زۆر کورتی ئامانجێکت هەیە پێداویستێکت هەیە هەدەفێکت هەیە گرفتێکت هەیە ئەتوێت چارەسەریکەیت دەستنیشانکردنی گرفتەکە یان هەدەفەکە یان مشکلەکە چی ناوەنێ ناو بنێ و چۆنێتی گەیشتن بە چارەسەرکردنی ئەو گرفتایان گەیشتن بەو پێداویستیە ئەوە بە شێوەیەکی سەرەتایی یعنی پلاندانان یعنی چۆنەتی گەیشتن بە ئامانجێک یان بە چارەسەرکردنی گرفتێک لە هەر بوارێک لە بوارەکان بڵێ دکتۆر زۆر جار قسە لەسەر گرنگی پلانی ئابووری دەکرێت و بڕبڕی پشتی هەموو پلانەکان دادەنرێت چونکە بەبێ پلانی ئابووری تۆ ناگەی بە ئەوەی ئامانجەکانی تر یاخود ئەو پلانانەی تر ئەو خاڵانی تر لە پلانەکان تا دیاریت کردووە پێی بگەی پلانی ئابووری تا چەندە گرنگە لە وڵاتێکدا هەبێت و لە هەرێمی کوردستان تا چەندە ئەم پلانە جێگەی دیارە و هەست دەکەین کە پلانێک هەیە بەناوی پلانی ئابووریەوە لە ڕاستیدا پلانی ئابووری پلانێکی سەران سەریە یەک بوار ناگرێتەوە هەموو چالاکی ئابوووریەکان نەگرێتەوە چالاکی پیشەزازی چالاکی کشتتوکاڵی چالاکی خزمەتگوزاری و تاکو دوایی هەمووی پێکەوە پێڵەن پلانی ئابووری بەڵام خاڵێکەیە لێرە ئەو پلانە بۆی بەدەستی بێنی یان توێت جێبەجێیکەی چۆن چیت لە بەردەستایە لە مەوارد تاکو بتوانی بیخیتە گەڕ بۆ ئەوی بگەی بەو ئامانجە ینی لێرە پلانی ئابووری زیاتر بە شێوەیەکی پوختە لە دوو جەمسەری سەرەکییا کۆبێتەوە دەستنیشانکردنی ئەو داهات و مەواریدەی لەبەر دەستایە تاکو بەکاری بێنی واتە سەرفیکەی کە پێڵێن تێچوو بۆ گەشتن بەو ئامانجە لەبەرەوە دیاریکردنی داهات چوارچەوەی داهات خاڵێکی سەرەکیە لە پلانی ئابووریدا لە هەرێمی کوردستان ئەمە پەیڕۆ کراوە بۆ شێوە زانستی کە تۆ ئاماژت پێدا لە هەرێمی کوردستان بێگومان هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2023ەوە بودجەیەکیە پێڵێن بودجەی خەمنراوی ساڵانە لەو بودجەیە داهاتەکان دەستنیشان کراوە کە گونجاوە لەگەڵ وەزعی عێراق بە تایبەتی لە 105 داهات ئەگەر زیاتر نەبێت لەسەر ئاستی عێراق
لە دەرئەنجامی بەرهەمهێنان و ناردنە دەرەوەی نەوت دێت و لەو لە سەدا 95 کە دێت بەشێکی ئێمەی تایە کە کاتی خۆی بە پێ ڕێکەوتنامەی دوای ساڵی 2023 ڕێژەی لە سەدا 7 و دوای دەرکردنی هەردوو تێچۆکانی سیادی لەگەڵ حاکمە نزیکی لە سەدا 11 و لەدا 5 جاری وایە لە سەدا 11 بە پێی ساڵ جاری وایە لە سەدا 10 سەروتر تەنها ئەو پێشینەیە کۆکو پێشینە وەریەگری لەسەر ئاستی قوارێ ئەو پێشینەیە تۆ پلانی خۆتدا ڕێژی کە ڕنگدانەوەی پلانی ئابوووریە و هەموو پلانەکانی کەژە بە شێوەیەکی سەرەکی لەگەڵ بەشێک لە داهاتی ناوخۆ کە بە دەستی دێنین زائیدەن ئەو پێشینەی کەوا لە عێراق و بامێر کەواتە لێرە حکوومەتی هەرێم پابەندە بەو بەشە پارەیەی کە بۆی دێت بە ڕێژەی لە سەدا 7 کە نزیکی لە سەدا 5.5 لێدا ئەبەزێت و لە سەدا ئەتوانم بڵێم 2.5 ئەمێنێتەوە ئەگەر بە معدل وەریگری ساڵانە لەو چوارچەوەیەدا کارەکانی خۆی جێبەجێکا و پلانی خۆی جێبەجێکا پلانەوە کەش ڕنگدانەوەی هەیە لە بودجێ خەملێنراوی ساڵانە کە دواتر لە هۆڵی پەرلەمان بڕیاری سەردەدرێت. زۆر جار دکتۆر دەوترێت کە بودجێ هەرێمی کوردستان دیار نییە چەندێکە و دیاریش نییە شەفافیت بوونی نییە لەوەی کە بۆچی سەرفەکرێت. ئایا هاوڵاتیانی هەرێمی کوردستان مافی ئەوەیان نییە کە بزانن پلانی حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدار و بەرپرسە فەرمیەکان چییە بۆ پلانی ساڵانە بۆی ئاگادار بن کە ئەم پلانە تا چەندە لی جێبەجێ کرا و تا چەندە لی ماوەتەوە کەوتۆتە ساڵێکی ترەوە کە ئەمەش بە زۆر جار بە شکستی پلانەکەدا دەدرێت. ئەوەندەی من زانیارین هەبێ منەکو ئەندام پەرلەمان سەناکەم ئەوەندەی من زانیاری هەبێت بودجەی خەملێنراوی ساڵانە دێت بۆ پەرلەمان پێکاتووە لە دوو فۆرمی سەرەکی چۆنەتی دابشکردن لە ڕووی ئابوووریەوە تیادانراوە واتە لە ڕووی محاسبیەوە زیاتر دابشکراوە بەسەر 8 حسابی سەرەکی و دواتر ئەو حسابە سەرەکیە چۆن بڕگەکانی دابش کراوە بە شێوەیەکی ئیداری بەسەر وەزارەتەکانە لە دوو فۆرمی سەرەکیایە دێت بۆ پەرلەمان وا تێگەم ساڵانەش خراوتە سەر سایتی پەرلەمان دواتریش بە 32 جلد وردەکاریەکانی وەزارەت کولی وەزارەتێک وردەکاری بودجەکەی لە 30 جلدی سەرەکیە دێت بۆ پەرلەمان و دەدرێت بە لەجنە تایبەتمەندەکان هەریەکە بە پێی تایبەتمەندی خۆی لەو بودجەیە ئەکۆڵێتەوە و تێبینی خۆی و پێشنیاری خۆی پێشکەش بە سەرۆکاتی زۆر بە کورتی وەڵام بیتەوە کەواتە ناکرێت بڵین پلان نییە بۆ ئیش و کارەکانی حکوومەت. ئێمە بودجەیەکی خەملێنراوی ساڵانەمان هەیە کە ڕنگدانەوەی کاری وەزارەتەکانە بۆ ساڵی داهاتوو و وردەکاریەکانیش لە وەزارەتەکانەوە وەرەگیرێ کولی وەزارەتێکیش ئەو وردەکاری ئەو فۆرمانە نێرێ بۆ دەستگاکانی خوارخۆی ئەوانیش لە خوار خۆیانەوە ئەینێرن تا وحداتە ئیدارەکان پوختەی ئەو ژمارانەی کە لە وحداتە ئیدارەکان کۆ بێتەوە بە پێی سیستمی بڵین جنرال فایل سیستم کە پێکاتووە لە 7 حسابی سەرەکی و کولی حسابێک لەو حسابانە ئەکرێتەوە بە چەند حسابێکی کەوە حسابی وردن وردەکارەکانە نووسن دوای پوختەکەی کولی وەزارەتێک لەو جلدا کۆکرێتەوە و مناقەشاکرێ لە وەزارەتی دارایی بۆ بڕیاردان لەسەری کەمکردنەوەی زیاکردنی دوایش بە هەمان ژمارە دەچێتە ئەنجومەنی وەزیران لەوێش مناقەشاکرێ دوای کۆتایی مناقەشە لە ئەنجومەنی وەزیران دەچێتە هۆڵی پەرلەمانەوە و بۆ لژنە تایبەتمەندەکان. زۆر سپاس دکتۆر. بەڵێ کاک ئەحمەد دێمە لای تۆ بە قسەکردن لەسەر پلاندانان پێت وایە لە هەرێمی کوردستاندا پلان هەبێ و دەسەڵاتی ڕاپەڕاندن تا چەندە پلانی هەیە بۆ ڕاپەڕاندنی ئەرک و ئیش و کارەکانی خۆی. ئەمن وەکو کاکە دکتۆر باس کرد پلان دوو زۆری هەیە یانەوە تا تۆ ئامانجێکت هەیە دەوێت بگەیت بۆ ئامانجا هەدەفێکت هەیە یان ئەوەتە گرفتێکت هەیە دەتوێت ئەو گرفتە چارەسەر بکەیت بۆی ئیشکارەکان بە ڕێکپێکی بڕوە. بەڵام بەڕاستی ئەمن ئەوەی دەیبینم بۆی ئەوەی هەر هەست بکرێت لە بودجە و لە ژمێریاری کۆتایی کە لەو ڕۆژانە لە پەرلەمان باس کرا ئەوە زۆر بە ڕوون و ئاشکرایی دەردەخات کە پلانی ڕێکوپێکمان نییە
چکە زۆربەی هەرە زۆری ئەو پارانەی تەخسیس کراوە بۆ پرۆژەی معەن لە شوێنی خۆی سرف نەکراوە پرۆژەکان ئەنجام نەدراوە وەرکو پارەکە سرف کراوە لە شوێنێکی تر. کاک ئەحمەد ئەمە تەنها قسەیە یانەوە بەڵگەتان لایەکەوایە بەڵگەمان لە ژمێریاری حساباتی ختامی ساڵی 2011 زۆر لە پرۆژەکان ئەنجام نەدراوە کە پارەشی بۆ تەخسیس کراوە هیوا هەیە 2 ساڵی بەسەردا ڕۆژێ پارەشی بۆ تەخسیس کراوە ئەو پرۆژانە ئەنجام نەدراوە بەڕاستی چونکە کەواتە لێرەدا پەیوەندی نێوان پلان و شەفافیت چییە؟ خۆی پلان گرنگی پلان یەکەم شت کە پلان فەشل بێنی کە شەفافیت نەبێت لە هەموو وڵاتێک تۆ نەتوانی پلان ئێمە دەتوانین باشترین پلان داڕێژن بە سەرکەوتنی پلان لە وڵاتان لەسەر چەند شتێک پابندە یەکەمیان کە کارجێڕێکی ڕێکوپێک سیستەمی کارجێڕی بە ڕێوەبردنێکی ڕێکوپێک دووەمیان شەفافیت نەبوونی گەندەنی کە هەر هەموو ئەو هۆکارانە دەبنە ئەوەی کەوە فەشەل بە هەم پلانەکان بێنن ئێمە بەڕاستی ئەوەی کردومانە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ئێمە دەیبینین هەتا ئێستا کە کراوە تەنها هەوڵی داوە گرفت چەند گرفتێک هەر لە هەر کەرتێک لە کەرتەکان چەند گرفت ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی بووینەوە چارەسەریان بکە بە ڕێوشێنێکی وایان گرتوۆتە بەر کە هەتا گرفتەکانیش بۆ مایەکی کاتی توانراوە چارەسەر بکرا بۆ نمونە دەبینی نامان گرفت ساڵانە ڕوبەڕوومان دەبتەوە یعنی هەتا گرفتەکانیش پلانی وادانەدراوە کە ئەو گرفتانە عەڵەقەڵ بۆ 5 ساڵ بۆ 10 ساڵ یان بە یەکجارەکی ئەو گرفتانە چارەسەر بکرێن ئەمە جگە لەوەی کەوا ئێمە هیچ لە هەموو بوارەکانی پلان ئابووری برێن کە جەنابەت باست کرد پلانێکی تۆکمەمان نییە و هیچ نسبەتی گەشەمان نەدیوە لە بواری کشتتوکاڵ لە بواری پیشەسازی لە بواری هەندێک خزمەت گوزاری کاک ئەحمەد ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئایا بۆ واگەڕێتەوە کە پلانێک هەیە و جێبەجێ ناکرێ یاخود نەخێر هەر پلان بوونی نییە وەکو باسم کرد ئێمە بەڕاستی پلانی تۆکمە و ڕێکوپێکمان نیە ئەو پلانانە شەشمانە تەنها بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەیە کە ڕوبەڕۆی ئیشوکاری ڕۆژانەی حکوومەت دەبێتەوە لە ئیشوکارەکانیدا بۆیە ئەگەر تۆ بتەوێت گەشە بە وڵات بدەی وڵات دروست بکەیت دەبی پلانی ڕێکوپێک تەبێ پلانی درێژخایانە تەبێ ینی بۆ نمونە پلان خۆی چەند زۆرێکی هەیە پلانی کورتخایەن هەیە کەماوەی ساڵێکەوە پێی دەرێن خطەی عمل یعنی ئەوەی لە ساڵێکە ئیشوکارەکانی دەکەی موسسەیەکە دەستگایەکە تەواو دەبێت بەس پلان بۆ بوارە جیاجیەکانی گەشە و دروستکردنی دەوڵەت پلانی درێژخایانی دەوێت کە پێی دەرێن پلانی استراتیژی ئەمە هەیە لە هەرێمی کوردستان نەخێر گەرنیە کێ بەرپرسیارە ئایا چ جێگەیەک بەرپرسیارە چ بۆ نمونە فەرمانگەی داواکاری گشتێکە بێ لێ بکۆڵێتەوە پەرلەمانە سەرۆکایەتی حکوومەتە هەرێمە میدیاکانە ئیشی کێکات لەمە بکۆڵێتەوە کێ بەرپرسیارە لەوەی پلان نییە دانانی پلان ئیشی دەستگای تەنفیزی ئیشی حکوومەتە بەڕاستی پەرلەمانیش ئیشی پەرلەمان نییە پلان دانان ئیشی حکوومەتە حکوومەت و دام و دەستگایەکانی هەر یەکە لەو دام و دەستگانە دەبێت پلانی هەبی بۆ چونکە هەموو حکوومەتێک بۆ چ دروست بووە ئەمە دەبێت ئەوە باش بزانین پلان ئەوەل و ئەخیر ئەمە بۆ ئینسانە پلان و هەموو حکوومەت و بۆ ئینسان دروست بوون لە پێناو ئینسان کار دەکەن حکوومەت لە هەموو حکوومەتانی دنیا دروست بوونە لە پێناو خۆشگوزارانی و دابینکردنی ژیانێکی بەختەوەر لە هاوڵاتیان ئەمە مەبەست کە پێی دەرێن غایە ئۆبجێکتیڤ باقی وەزارەتەکان کە ئەوانە ئامانجیان هەیە هەدەفیان هەیە دەبێت هەموو ئەو دام و دەستگایانی حکوومەت هەدەفیان هەبێ هەدەفیان لە دروستبوونیان کە بە قانون لە پەرلەمان ئەو وەزارەتانە دروست کراون ینی پەرلەمانی کوردستان بۆ هەر یەک لە وەزارەتانە قانونێکی دەرکردووە کاک ئەحمەد لێرەیە ببوورە بە ئەو پرسیارت لێ بکەم تۆڵی هەمویان لە پەرلەمانەوە بە یاسا دەسەڵاتیان پێدراوە و سوڵتەیان وەرگرتووە کەواتە پەرلەمان بەرپرسە لەوەی کە ئەم دام و دەستگایانە ئەم وەزارەتانە ئەم وەزیرانە پلانیان نەبێت ئەبێ لێکۆڵینەوەیان لەگەڵا بکە یاخود چاودێریان بکە ئەوەی دووەم پەرلەمان قانونێکی دەرکردو ئەو وەزارەتانە و ئەو مؤسساتانەی بە قانون دامەزاندو مەهامی بۆ داناون پێویستە لە زەر وەزارەتەکان ئیش بکەن لەسەر ئەو مەهامانە بۆی بەرنامە دابنێن پلان دابنێن بۆی ئەو مەهامانەی کە لەلایەن نوێنەرانی گەلەوە بۆیان دیاری کرای جێبەجێ بکەن ئەوە لێرە تەنها ئیشی پەرلەمان ئەوە چاودێری دام و دەستگا وەزارەتەکان دەکات ئایا ئەو بەپێی ئەو قانونەی ئەو یاسایە کە ئەو دام ویان ئەو وەزارەتە دامەزرانداوە ئەو مەهامەی کە ئێمە بۆ ئەو وەزارەتە دیاریمان کردو لە زمنی قانونەکەی
وەزارەتەکەی ئایا ئیشی لەسەر دەکەن ئایا ئامانزەکە ئەوان ئەو ئەهدافیان ئیشی لەسەر نەکەن نابێ بانگێشتی پەرلەمان بکرێت چۆن بۆیە بەردە ئەمە تا ئێستا نەکراوە زۆر بەکەمی زۆر سپاس سۆزە خان دێمە لای تۆ جەنابتان وەکو سەرۆکی لیژنەی پلاندانان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود با بڵین پارێزگای سلێمانی تا چەندە پلانی هەبووە بۆ خزمەتکردنی شاری سلێمانی لەبەرەوەی تۆ پەیوەندیت بەم شارەوە هەیە بە پارێزگای سلێمانی و سنووری پارێزگاکەوەی تا چەندە پلانیان هەبووە و ئێوە خۆتان تا چەندە پلانتان هەبوو تا چەندە سەرکەوتوو بوون لە جێبەجێکردنی پلانەکانتان بەڵێ ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ساڵی 2005 جوانێ هەر لە سەرەتاوەیەک لەو کارانی کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردی ئەوش مەسەلەی دانڕشتنی پلانی استراتیژی شاری سلێمانی بوو بۆ ساڵی کە ئەم با بڵێن لە ساڵی 2006 لە دوای ئەوەی کە لیژنەی لە سەرەتاوە لە دوای بڵێن ساڵی 2005 لەبەرەوە هیچ کار و چالاکیێکی نەبوو تەنها ئەندامانی ئەنجومەن خۆیان لە کۆمەڵێک تەدریبات تابوون و تەدریبیان پێ ئەکردن بۆی ئامادە بکرێن بۆ ئەوەی بتوان مەهامی ئەنجومەنی پارێزگاکان بەرن بەڕێوە لە دوای ساڵی 2006 وەیەک لەو مەسەلانەی کە زۆر گرنگ بوو هاتە بەردەمان بۆ ئەوەی بە شێوەیەکی هەڕەمەکی کار نەکرێەوە بە تایبەتی دوای ئەوەی کە بودجەی تەنمێ ئەقالیم هاتە پێشەوە و تەنمێ ئەقالیم لەلایەن ئەنجومەنی پارێزگاکانەوە جێبەجێ ئەکرا و دەخرا بواری جێبەجێکردنەوە ئەوە بوو بیرۆکەی ئەوە هاتە پێشەوە کە پێویستی بەوە هەیە سلێمانی پلانێکدا بڕێژێ بەناوی پلانی استراتیژی سلێمانی و بۆ ئاڵوگۆڕی بنەڕەتی لە ناو شاری سلێمانی واتە بوو جگەل لەوەی کە ئەو کێشانە چارەسەر کە ساڵانە و ڕۆژانە دێتە بەردەمی خەڵقی شارەکە لە هەمان کاتیشدا پرۆژەیەکی استراتیژی هەبێت کە بزانێ شاری سلێمانی بەرەو چۆبەرێ پلانێکی درێژخایە بەڵێ پلانێکی استراتیژی بوو کە ماوەی جێبەجێکردنەکەی کە لەو کتێبەدا ڕێژراوە بۆ ساڵی 2012 بوو ئەمە یەکەم کاری لیژنەی پلانی ئەنجومەنی پارێزگا جێبەجێکرا ئەم پلانە بڵێ ئەم پلانە ئەتوانین بڵێن شێوازی داڕشنەکەی طبعاً لەسەر میتۆدێکی زۆر علمیدا ڕێژرا بە سەرپەرشتی ڕێکخراوی RTI ئەمریکی بوو و توانرا پلانێک بێ کە بتوانرێ بە شێوەیەکی استراتیژی ئەو گۆڕانکاریە بنەڕەتیانی کە شاری سلێمانی دەوێت ئاڵوگۆڕ بەرەو ڕووی بکات تیا دەستنیشان کرا و تەنانەت ئالیەتی جێبەجێکردنی پلانەکەی تیا دەستنیشان کرا و لە هەمان کاتە ئەو مەجالە تایبەتیانی کە پلانەکانیشی تیاکرێ واتە هەموو سێکتەرەکان تەنها پلانەکان بریتی نەبوون لە پرۆژەیەک بۆ ئاو ئاوەڕۆ یاخود پرۆژە بۆ کارەبانە بە شێوەیەکی گشتگیر بوو پلانی ئابووری بوو پلانی گەشت و گوزاری بواتە هەموو سێکتەرەکانی ژیانی گرتبووە لە ناو شاری سلێمانیە بەڵام بەداخۆ ئێمە ئەم پلانەمان ئەتوانم بڵێم وەکو خۆی جێبەجێ نەکرایە خود وەکو خۆی سوودی لێ وەرنەگیرە خۆی کێشەیەک هەیە لە هەموو هەرێمی کوردستانە نەک تەنها لە شاری سلێمانیە ئەوش کێشەی جێبەجێکردنی پلانە ئێمە مەسەلە لە پلانە دوو جۆر کێشەمان هەیە کێشەی یەکەمیان شێوازی و میتۆدی داڕشتنی پلانەکە کە ئەمە ئێمە لای ئێمە بیرۆکەیەکەی وا ئەزانین مهندس و محاسب دەتوانێت ئەم پارەکەی بۆ دیاریکە و ئەوش پرۆژەکان دیاری بکە و کۆتایی پێدێنین دەڵێن ئەمە پلانە و ئیتر یەکێک ناوی لە ئەنێ پلانی وەزارەتێکین لاوینێنە پلانی پارێزگایکی لێ هەر یەکەی بە ناوێک ئەیخەنە بەردەمی لایەنە پەیوەندیدارەکان ئەمە خاڵێکیان خاڵێکی تریان ئێمە عادەتەن پلانمان فەوقە واتە لەسەرەوە دائەنرێ لە ژوورە داخراوەکانی ناو وەزارەتەکانەوە یاخود لە ئەچیزە حکوومیەکانەوە دائەنرێ بەڵام خۆی لە بنەڕەتە پلان بۆ کێیە پلان تۆ بۆ بەشداری پێکردنی خەڵقە چونکە لە دوجارە ئەو پلانت کە جێبەجێ وەکو نوێنەرانی خەڵک لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرسان پێ ناکرێت لە کاتێکدا پلانێک دانرێت بۆ پێشخستنی شاری سلێمانی ئێمە ئەو پلانە ئەتوانم بڵێم ئەندامانی ئەنجومەن بەشداریان کرد ئەو ڕێکخراوە وەکو میتۆدە علمیەکەی سەرپەرشتی کرد و بۆردێکی سەد کەسی لە شاری سلێمانی لە هەموو فئەکانی کۆمەڵگا تەنانەت لە کاسبی ناو بازار تا پرۆفیسۆرێک تا سەرۆکی جامیعەی سلێمانی ئەمە بەشداری کرد و ئەو پلان استراتیژیە و بەداخەوە وەکو هەموو پلانەکانی تری لەگەڵ ئەوەی بەژاتە ئەوانەی ناوتێنان لە پلانەکەیە بەشدار بوون بەڵام وەکو خۆ دوتت لە ژووری داخراوە باش دەکان بەوازحی کە ئەو پلانێک کە ئێمە وەکو پلانی استراتیژی سلێمانی بوو بە میتۆدێکی سەردەمیانە و علمیدا ڕێژرا بۆ پلانەکە ئێستەماوە لە ئەرشیفی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە هەموو کەناڵەکان دەتوانن ببینن ئەمە وەکو ئەو پلانی کە من باسم کرد بەڵام بە شێوەیەکی گشتی پلان لە هەرێمی کوردستانە ئەو پلانەیە کە پرس بە خەڵق ناکرێت ئەو پلانەیە کە لەلایەن وەزیر و چەند پسپۆڕێکەوە دائەنرێ یاخود لەلایەن چەند ئادازیارێک و محاسبێکەوە دائەنرێ ئیتر ئەمە ئەدرێتە دەست لایەنی پەیوەندیدار وە پێی دەوترێت جارێک بودجەی ساڵانەی لێناو دەنرێت جارێک پلانی
وەزارەتی لە هەر یەکەیەوە باشترین نمونەش بۆ ئەمە پلانی استراتیژی 5 ساڵی حکوومەتی هەرێمی کوردستانە کە تا ئێستا مسۆدەیەوە نەکراوە بە موبێزە و ئیشی پێ نەکراوە. ئەمە خاڵێکیان لایەنێکی تری کێشەی پلان چییە؟ پلان جێبەجێ ناکرێت. پلان بۆچی جێبەجێ ناکرێت؟ بەڕێز کاک ئەحمەد ئیشارەتی بە خاڵێکی زۆر مهمە. پلان ژینگەی ئەوێت. پێویستە بۆ ئەوەی تۆ پلانێک جێبەجێکەی دەبێت ژینگەی بۆ ئامادەکەیت وەکو هەموو کارێکی تر. ژینگە ئامادەکردنی پلان چی؟ یەکێک لەوانە دروستکردنی مؤسساتە. چکە مؤسسات پلان جێبەجێکرێ. خاڵێکی تر لەوانە هێزی کارە دەستی مرۆییە، توانە مرۆییەکانە، چونکە تۆ ئەگەر کەسی شارەزا و کارمەند و بیرمەندی باشت نەبێ بۆ جێبەجێکردنی ئەو پلانە جارێکی تر دنیا ڕۆشن نبینێت و جێبەجێ ناکرێت. خاڵێکی تر مەسەلەی تەشریعاتە کە زۆر مهمە، چونکە تۆ کاتێک کە بۆ نمونە ئەتەوێت شارێک بەرەو سیستمێکی تر بەرەو ژیانێکی سەردەمیانە بیگۆڕی، بە تایبەتی لەم سەردەما ئەمڕۆ کە سەردەمی لامەرکەزیەتە، تۆ لە سەردەمی لامەرکەزیەتە لە سەردەمی بەرەو پێشچوونێکی خێرای ئەتوانی بە سیستمێکی مرکزی کە لەسەر پرسیارێکت لێ بکەم پێشەوەی بێمە لای کاکشێرکۆ بۆی مافی ئەویش نەخۆین. دەوترێت بۆ نمونە لە شاری سلێمانی پلاندا ئەندرێت بۆ فراوانکردنی شار، بۆ دروستکردنی گوندی تر، بۆ دروستکردنوی بازاری مۆدرن و مۆڵ و نازانم چی. بەڵام ئەمە لەسەر حسابی چییە؟ لەسەر حسابی بۆ نمونە شوێنەوارەکانە. شوێنەوارەکان تێک دەدرێن لەم شارەیە. دەبینی ینی ئەوەتانێ لیژنەی ڕۆشنبیری و شوێنەوار لە پەرلەمانی کوردستان داوا لە بەرپرسانی ئەم شارەکە داوا لە پارێزگای سلێمانیەکە کە شوێنەوار تێک نەدەن لە بەغاوە هاتوونەتە هاوار بۆی لە سلێمانی شوێنەوار تێک نەدرێت. ئایا وێرانکردن و ڕوخاندنی ئەم سامانەتەوەیە بە پلان دانرێت؟ وڵای توان بڵم پلانێکی تێکدەرانە، چکۆش لەوانەیە ناوی پلان بێ، چکە ئیشی بۆ ئەکرێت کەواتە کە تۆ ئیشی بۆ کرد لەوانەیە پلانێکی تێکدەرانە هەبێ. ئەمە بە بڕوای من. بەڵام تۆ ئەگەر پلانت هەبێ و ئەگەر ڕوئیایەکی وازەحت هەبێ بۆ مستەقبەلی شارەکەت، بۆ نمونە چۆن سلەیمانی ئەروترێ ئێستا پایتەختی ڕۆشنبیریە، کەواتە کە تۆ کرد باست لە پایتەختی ڕۆشنبیری کرد، کەواتە دەبێ پلانت هەبێ ئەمە چۆن بکەی بە پایتەختی ڕۆشنبیری، نەک بەعکسەوە تۆ بێت شوێنەوارەکانی ئەو شوێنانەی کە بە کەڵکی ئەوە دێن کە بکرێت بە تەپایتەختی ڕۆشنبیری و شانازی پێوە بکرێ و خەڵقی دەرەوەی بۆ بێت پارێزگان نوێنەری خەڵکی ئەم شارن چۆن ڕێگا بەمادەن؟ ئێمە ئەتوانین پشتیەوە واکرێت یاخود بەڵێ ئێستا لە پشتی ئێمە ئێستا لە پشتی ئێمە ئەکرێت و لە ئێستا قسە ناکەن بۆ نایەنەدەن. ئێمە قسەمان کردووە و نووسینمان هەیە چەند دۆکۆمنتێکمان لە بەردەما ئەگەر جەنابەت بمزانێ ئەم پرسیارم لێکەی لەوانەیە زۆریم ئامادە بکردە کە ئێمە ئێستا بە سیاسەتێک و بە بەرنمەیەک و بە خاڵێکی بە مادەیەشی یاسای ئەنجومەنی پارێزگاکان ئەم دەورەی ئێمە تەحمیش کراوە لە کار خێراوە و هەڵپەسێراوە لە ساڵی 2002 ئەمەشیان جارێکی تر بە بەرنامە لەلانەی حکوومەتی هەرێمە، چونکە تۆ ئێستا ئەو یاسایی کە دەرچوە یاساکە لە پەرلەمانەوە دەرچوە، لە پەرلەمانە مادەیەکی لەو یاسایی کە بۆ ئەنجومەنی پارێزگاکان دەرچوە مادەیەکی تێدایەتێ ئەڵێ ئەم دەورەی ئێستا دەبێت کاریان پێ نەکرێت و ئیشیان لەسەر نەکرێت و ئەم یاسایە بۆ دەورەی داهاتوو و بەداخشەوە دەورەی داهاتوو لەوە چی هەر نێت، چونکە 8 ساڵە ئێمە ئەنجومەن ئەندامی لەو ئەنجومەنی پارێزگا وەکو یەکە وەڵاهی بوون و نەبوونمان نەکوتوانێ بڵێ لەوانەیە بوونمان باشتر بێ لەبەر ئەوی جارجار بیرێکی لا مەرکەزیەتیان ئەخاتەوە بەڵام نەبوونەکەیان دێمە لای تۆ. زۆر جار دەوترێت حکوومەتی هەرێمی کوردستان بێپلانە. ئایا ئەمە غەدرێکە لە حکوومەتی هەرێم و بەرپرسانی ئەم هەرێمە دەکرێت یاخود نەخێر ئەمە حەقیقەتە؟ دوای ناوبڕێک وەڵامت لێوەرەگرمەوە.